وشتێکیان دروست کرد لا ئیجتیهادە فی مەورد النص، تۆ نابێ ئیجتیهاد بکەی، واتە تۆ نابێ بیر بکەیتەوە. کەمکردنەوە نییە لە شەئنی دین کە بۆ عالەمەی نردراوە، بەڵام بەداخەوە لە عالەمی ئیسلامی خۆی دژایەتی خۆی کردەوە. بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش. ئەمڕۆ لەگەڵ برای بەڕێزم دکتۆری یونس ڕاوی کە یەکێک لە کارکتەر و فیگەرە دیارەکانی ناو دنیای بیرکردنەوەی دینیە لە کۆمەڵگەی کوردیدا دەتوانین بڵێن کە یەکێکە لەوانەی قسەی جیاواز یاخود سەرنجی جیاواز و ڕوئیای جیاوازی هەیە لەسەر زۆر لە بابەتی دینی و فکری دینی و ئەم تەویل و تەفسیرانەی کە لەسەر دین و تێکستە دینیەکان دەکرێت. هێندێ دید و بۆچوونی جیاوازی هەیە لەو کتێبانەش کە خستوێت یا ڕوو ئەم دید و بۆچوونانی خۆی نیشان بەشێک لەو دید و بۆچوونانی خۆی نیشانداوە. ئێمە لە زنجیرەی یەکەمی ئەم بەرنامەیەدا بەرنامەی پرسیار و گفتوگۆ لەگەڵ بەڕێزیان قسەمان لەسەر ریفۆرمی ئاینی کرد لە ئەوروپا و قسەمان لەو گرفت و بربەستانەی بەردەم ریفۆرمی ئاینی کرد، قسەمان لە دەسەڵات و هەژمونی کەنیسە و پاپا و ڕاهیبەکانی ئەوروپا کرد، قسەمان لەوە کرد کە چۆن سکوکی غوفران ئەم پسولەی لێخۆشبوون یاخود ئەم کاغەزی لێخۆشبوونە فرۆشرا لە بازارەکاندا کە زمانی چوونە بەهەشت و ڕزگاربوون لە دۆزەخی ئینسانەکانی کردووە لە کۆمەلگەی ئەوروپی چۆن زمانێکی فەرمی و گشتگیر کە زمانی لاتینیە زاڵ بۆ بەسەر کۆی زمانە لۆکاڵی و ناوچەیەکان و تا و کاتێک کە لۆسەر هاتووە و ئەم ریفۆرمی لە عالەمی مەسیحی کرد و عالەمی مەسیحی لەت کراوە و ڕێباز یاخود مەسەی پرۆتستانتی هاتووە. دوای ئەوە ئێمە دەزانین کۆمەڵێک حروبی دینی لە ئەوروپا هاتووە، 6 بۆ 7 جەنگی دینی لە ئەوروپا ڕوویانداوە لە ژێر ناو تەسمی تایتڵی دینیەوە ڕوویانداوە، بەڵام هەموو ئەو جەنگانە دوای ئەوەی خوێن و قوربانی زۆری لێکەوتەوە، زاناکان، زانست، عەقڵ ڕوبەڕووی گرفتی زۆر گەورە بۆتەوە لەلایەن دەسەڵاتی دینی پاپا و کەنیسەوە، بەڵام هەموو ئەوانە نەیانتوانێت دوجار ڕێگر بن لە ریفۆرم کردن. ریفۆرم بوو بە ئەمری واقع و ڕوویدا لە ئەوروپا، زانست شوێنی خۆی گرت، عقلانیت شوێنی خۆی گرت، دیاردەکان لە ڕێگای عقلەوە لێکدرانەوە، دەسەڵاتی پاپا و کەنیسەش گەڕایەوە بۆ ئەو شوێنەی کە شایستە بەخۆی بوو. ئەمڕۆ ئێمە قسە لەسەر لە درێژەی ئەم بابەتەوە و زنجیرەی دووەمی بەرنامەکە دەمانوێت قسە لەسەر بابەتێکی تری گرنگ بکەین کە پەیوەندی بە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگی ئێمەشەوە هەیە وەکو کۆمەڵگەی کوردی، بەڵام ناینە سەر کۆمەڵگەی کوردی، قسە زیاتر لەسەر جیهانی ئیسلامی دەکەین، جیهانی ڕۆژهەڵات. کاکتۆر زۆر بەخێر بێی، خۆشحاڵم لە زنجیرەی دووەمی بەرنامەکە ئامادەی و درێژە بە گفتوگۆکە دەین. ئێمە لە ئەگەر لەوە دەست پێ بکەین ریفۆرم لە جیهانی ئەوروپیدا ڕوویدا لە سەدەی 16ەوە هاوشانی ریفۆرمی دینی دۆژینەوەی جوگرافیایی هەبوو، ڕێنیسانس لە چوارچێوە گشتەکەیدا هات، دواتر لە قەرنی 17 و 18 بژوتنەوەی ڕۆشنگەری هات، وەڵحاصل بە کۆتا سەرجەم ئەمانە توانیان گۆڕانکاری گەورە وێڕای هەموو ئەو قوربانی و هەموو ئەو چۆن دەڵی سەرکوت و ستەمەی کە لەلایەن دەسەڵاتی دینی مەسیحیەوە بەرامبەر بە زانایان و بەرامبەر بە عەقڵ و بەرامبەر بە لێکدانەوەی جیاواز هەبوو، بەرامبەر بە هونەر هەبوو، بەڵام لەگەڵەوەشدا ریفۆرم توانی سەرکەوتوو بێ، توانی شوێنی خۆی بگرێتەوە، دەسەڵات بگەڕێنێتەوە بۆ خەڵک، دەسەڵات بگەڕێنێتەوە بۆ عەقڵ. ئێمە ئەگەر ئەمە بەراوردکەین لەگەڵ جیهانی ئیسلامی، وێڕای ئەوەی خوێن و قوربانێکی زۆر دراوە هاوشانی ئەوروپا، وێڕای ئەوەی جەنگی هەر چەندە بەشێک لە نووسەرە ئیسلامیەکان چ لە عەرەب و چ لە کورد پێیان وایە کە ئەم جەنگانەی لەناو ئیسلامدا ڕوویداوە جەنگی دینی نینە، تەسمی تری هەیە، ناوی تری لێ دەنێن، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە وێڕای هەموو قوربانی و ئەو پەلامارانش کە کراوە بۆ سەر عەقڵ و بۆ سەر زانست و بۆ سەر بیرکردنەوەی جیاواز و تەویلی جیاواز، ریفۆرم لە ڕۆژهەڵات لە عالەمی ئیسلامی نەیتوانیوە سەرکەوتوو بێت تاوەکو ئەم چەرکەساتی ئێستا. بە باوەڕی تۆ هۆکاری چی؟ یانی لە ئەوروپا سەرکەوتوو دەبێت ریفۆرم وێڕای بربەستە زۆرەکانی، بەڵام لە ڕۆژهەڵاتدا لە عالەمی ئیسلامیدا ناتوانێت سەرکەوتوو بێت. ڕەنگە بەراوردکردنەکە زۆر دقیق نەبێ بە عەوامیلی مەسەلەن ژینگەیی، بە عەوامیلی فکری، جوگرافی، مێژووی، بەڵام تا حەدێک پرسیارەکە زۆر معقولە بۆچی لە ئەوێ بەڕاستی سەرکەوتووە بێ و لە لای ئێمە بلعکس پاشەکشاکە. تۆ ئەگەر سەیری جیهانی ئیسلامی کەی من لە کتێبی فەلسەفەی ئیسلامی لە سەدەی 8ەوە بۆ سەدەی 13 یعنی جیهانی ئیسلامی لە لووتکەی ڕۆشنگەری بووە لە سەمستەوای جیهانە و ئەوروپا پێچوانەوە بزەبت.
ئەو سەردەما ئەوروپا لە سەردەمی تاریکی کە پێڵە عەسڕ الظولومات تاریکیەکانە تێپەڕیە کرد. ئەگەر ورد بینەوە لەو هۆکارانەی کە لە ئەوروپا سەرکەوتوو بوو، هەمیشە چەند عاملێک ئەگەر لە هەر ریفۆرمێک هەبێ سەرەکەوێ، یەکێکیان لەوە مەسەلەن نیەت پاکی ئەم زانایانە هەر لە گالیلیۆ بیگرە تا ئەگاتە مەسەلەن ئەمانی ڕێنیسانسەکان باشە لە نەحات و ڕەسام و ئەمسالی وەکو داڤینچی و مایکل ئەنجلۆ تا ئەگاتە سەردەمی هەتا مۆسیقارە گەورەکانی. بەڵێ هەموو هونەرەکان. نیەت پاکی ئەمە زۆر دەوری هەیە. دوو، هەمیشە ئەمانە زمانێکیان هەبوو کە زمانی خۆشەویستیە و پەیامی ئاشتیان پێیە. ئاەتێکی زۆر جوان هەیە فەرمیێ فەئەمە الزەبەد فەیەذهەب جوفاء وەئەما ما ينفع الناس فيمكث في الأرض. ئەوەی کەفی سەربەحرە ئەمان ئەڕۆن، ئەزانی ئەڕۆن ئەبنە بڵقی سەر ئاوە ئیتر ئەتوێتەوە بە مروری ڕۆژگار، بەڵام ئەمەی سوودی بۆ خەڵک هەیە ئەمێنێتەوە. ئەمان ئەم جەنگەیان کرد و مواجهەیان کرد و سەرکەوتن. بەڵام بەداخەوە لە عالەمی ئیسلامی خۆی دژایەتی خۆی کردەوە. شتێک هەیە لە نێو کەسایەتی ئینسانی موسڵمان بەڕاستی لە کەم کەسایەتی هەیە. مەسەلەن ئەگە بین دیوە سایکۆلۆژیەکەی بخوێنینەوە، ئینسانی موسڵمان هەمیشە دوالیزم بووە، یعنی ثنائی بووە لە ناخی خۆی. لە ڕووی عەقەدیەکەوە مەسەلەن لە ڕووی عەقەدیەکەوە هەم خوای خۆشەوێ هەم ترسی لە خوا هەیە. ڕاست. ذلك ئەگەر ئێمە سەیری کەین ئەمەی لە لۆژیک پێڵێن ئیستیحالە جەمع النەقیضەین، یعنی بەحاڵە تۆ دشکۆ بکەیتەوە، تۆ یا لە بەرامبەرت خۆشەوێ یا لێ ترسی، ینی ئەم ئەڵێ نە ئەڵێ تۆ ئەبێت کتێبە فقیەکان جەنابە دەزانی هەمووی سیرکە لە مابەینی تەرغیب و تەرهیبە. تەرغیب یعنی مزگێنی تەداتێ بە بەهەشت بە شەڕاب لەولاش تۆقێنێ بە ئاگر و برژاندن و سوورکردنەوە ئەمە هەیە. عالەمی ئیسلامی کە دەستیدا تەکفیر بەس بۆ ئەوانە نەبووەکو نەسر حامد ئەبوو زێ دەڵێ کتێبێکیە بە ناوی التەکفیر فی زەمەن التەفکیر، واتە تەکفیرکردن لە زەمانێک کە فکرکەیتەوە. ئەمانە موسڵمانەکان فەقیهەکان مفەسیری و محەدیسینەکان کە ئەگەر کەسێکی عەقلانی لۆژیکی فەلسەفی عرفانیان دەست نەکەوتوایە لەناو خۆیان تەکفیر یەکتریان نەکرد. ئەزانی؟ بۆیە هەموو ڕێبازە ئوسوولیەکان ئەمانەی کە ئوسوڵن ئەڵێن ئێمە کتاب و سنت هینی ئێمەیە. طبعا من لە ئیلایات باسم کردووە 32 بەس مەدرسەی گەورەمان هەیە بێجگە لە قوتابخانە بچکۆلەکان و ڕێچکەکانیشیان کە لە دوای ئەوانەوە دێن، هەمویان تەکفیری یەکەکەن. ئەگەر سەیری میدیا و سوشیال میدیای کوردی بکەی ئێستا ئەبینی مەلاکان کەسێکیان دەست نەکەوێ مەلایەکی ڕەفیقی خۆی کۆنە ڕەفیقی خۆی دەینە سەرەمە قەزدم تەکفیریەکە. ئەم تەکفیرکردنە لە ناو عالەمی ئیسلامی سەبەبێکی سەرەکی بوو کە ڕێگری بوو لەوەی. بەڵام وتمان ئەوروپیەکە چۆن بوو؟ ئەوروپیەکە تەکفیرەکە یەک کەس بۆی بەرامبەر فەیلسوفەکان هونەرمەندەکان. ئەگە بە جۆرێککە پرسیارەکە بکەینەوە کاکتۆر، تۆ پێت وایە لە ناو جیهانی ئیسلامی ینی گرفتی گەورەی بەردەم ڕیفۆرمکردن لە جەوهەری دین یاخود بڵێن لە لێکدانەوە و تەفسیرکردنی دین یان لە تەطبیقکردنی دین لەسەر ئەرزی واقع لە خودی دینەکەوەیە، جەوهەری دینەکەوەیە، پەیوەندی بە جەوهەری دینەوە هەیە یا پەیوەندی بەو تەویلەوە هەیە کە فوقەها و پیاوانی ئاینی کردویانە، وەکو چۆن لە عالەمی مەسیحیدا ڕەنگە خودی گرفتەکان لە جەوهەری دینەکەەوە نەوە بێت لە دینی مەسیحی، لە تەطبیق بووە، لە تەویل بووە، لە بەکارهێنانی خودی دینەکە بۆ لەلایەن پاپا و قەشە و ڕاهیبەکانی جیهانی مەسیحیەوە. ئایا لە جیهانی ئیسلامیش هەمان شت نییە؟ پەیوەندی بە بەکارهێنانەوە نیە؟ پەیوەندی بە تەفسیری فوقەها و پیاوانی دینیەوە نییە؟
سیرکە ئێمە ئەگەر نقطەی دووەم ویستم باسی بکەم ڕێک جوابی ئەم هینەی ئەو پرسیاری جەنابتە جیهانی ئەوروپی زیاتر لە زمانێک و کللتورێک و مەسەلەن مێژوویەکیان هەیە جیهانی ئیسلامی ڕۆحە عروبیەتەکە زاڵە ئەزانی ڕۆحە عروبیەتەکە یعنی حتى مەسەلەن کە دێ دەڵێت تۆ ئەمەد کردووە مالیک ابن ئەنەس کە مەزهبەکەی خۆی دائەنێ طبعا مەزهبی مالیکی ئەگاتە مەغریبی عەرەبی ئەگاتە ئەندەلوس ئەزانی ئێستا مەغریبیەکان ئێستا خەڵکی مەراکش مالیکین مالیک ئەڵێ هەر شتێک لە دابوو نەریتی خەڵکی مەدینەی مونەوەرە نەبێتن دین نییە دین ئەوەیە کە باشە تۆ بە چ پێوەرێک دابوونەریت ئەەکەی ئیسینات دەکەنە سەرچی ئەمانە ینی ئەم جۆرە قسەکردن ئەم جۆرە ڕستانە ئەمە دەبێ ئێمە باسی کارەساتی گەورە بکەین کە خودی دین ئەمە نییە نەخێر ئێمە لە حەلقەی پێشووتر سەلماندمان کە دین لەگەڵ ریفۆرماوە و ئەو فەرمودانەمان هێنا کە باز لەمە دەکا ئەم عەقلیەتی عەرەبی خاصەن جەزیرەی عەرەبی حەز بەشتی تازە ناکە بۆیە قورئان زۆر دووبارەی ئەو ئاەتە ئەکاتەوە هذا ما وجدنا عليه آباءنا ئەڵێ باو باپیرانی ئێمە لەسەر ئەمە ژیان لەسەر ئێمە مردن مع ذلك ئەمە کە قورئان باسیەکە بەزەم باسیەکە لقد كنتم أنتم وآباؤكم في ضلال مبين باو باپیرانتان ڕەنگە لەسەر گومڕایی بوون ئەم چەق بەستویە کە دەبێ ئیلا ئەمە بێ مەسەلەن جەنابەت دکتۆری دیەی بەیانی خوێندنەوەیەکت بۆ ئاەتێکی قورئانەیە حەقی خۆتە لەبەرەوەی قورئان خوا بۆ هەموو بەشەریەتی ناردووە نە بۆ هەموو بەشەریەت بۆ عالەمینی ناردووە باشە خوێندنەوەیەکت هەیە پێتەڵێن دکتۆر تۆ ئەزانیان شافعی تەفسیرات و تەویلاتی فقی خۆی هەموو بە ئەشعاری جاهیلی و عەرەبیە زانی واتە تۆ سەیری کتێبە تەفسیرەکانی ئێمە بکە سەیری کتێبە فقیەکان بکە هەمووی دوایی ئەگەڕێتەوە دەڵێ نا وقالت العرب عەرەبا وایوت تەنانەت شیعرەکانی جاهیلی ئەهێننەوە بۆی ئیسپاتی ئەو ڕوئیەیە بکەن کە تەویلەکەی ئەمان تەواوە تۆ دەتەوێت بڵێ ینی کە دین تێکەڵ دەکرێتەوە بە بابەتێکی ئەرقی یاخود بابەتێکی نەتەوەی بۆ ئێمە لە کتێبە فقیەکانی هەر چوار مەزهبەکە تەنانەت مەزهبی جعفەری صادقش عەلەیهی السەلام باب فەضل العەرەب تێیدا هەیە فەضل العەرەب تێیدا هەیە ئێمە کاکی بن تەیمیە کورد نییە ئەمە کەمکردنەوە نییە لە شەئنی دین کە بۆ عالەمین ناردراوە ئەمە ئیهانەکردنی دینی ئیلاهیە تایبەتکردنی نییە ئەمە ئیهانەکردنی دینە لەبەرەوەی دین ڕاستە بە زمانێکی معەیەن هاتووە بەڵام وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ڕەحمەتەن بۆ عەرەب نەبووە تێگەی بۆ عالەمین بووە فبۆ عالەمین بێ ئەبێ بە زمانی عالەمین قسە بکاوە بێ وەڵامی پێداویستیەکانی عالەمین باتەوە ئەبێ لەگەڵ کللتوری عالەمین بگونجێتن ئوستاز با پرسیاری شکە بکەین بۆی ئێمە بەڵام من لەمە دەرنەچم کە مەسەلە پێگەی زمانی عەرەبی لە ناو ئاینی ئیسلام وا چەسپاوە تا ئیمڕۆ بە حوکمی ئەوەی نەک بەشێکە لە دین بەشی سەرەکی دینە وەکو دەواازە سەرەکیەکەیە کە دەواازەکە نەبێ هیچ شوێنێک نییە بچیتە ناو ئەو دین لەم ڕێگاوت باشە مەسەلەن ئەو مەلاکانی خۆمان قسەی لەگەڵ ئەڵێ عەرەبیە زانی مع ذلك زۆربەی هەرە زۆری عەرەبی نازانە طبعا من عەرەبی بەمانای عەرەبی جلفی ناڵێم بەمانای عەرەبی قەحتانی و عەدنانی ئەڵێم ئەوەی هەموو جارەڵێم ئەگەر ون بێ من ئەتوانم لە ئەلفوبێ و بینوسمەوە تایە و بە شێوەیەک هەڵی تێدا نەبێ و دووبارەشی تێدا نەبێ باش نییە ئەڵێ عەرەبیە زانیانە مع ذلك مەسیحی وا نەبوو لەگەڵ بەڕێزت باسی مارتن لۆثەرمان کرد مارتن لۆثەر وتی بابە مەسیح هی دنیاە مەسیح بە ئەڵمانیش قساکە مەسیح بەس بە سریانی قسە ناکاتن بەڵام لێرە نە دەڵێت تۆ دەبێ عەرەبیەکە بزانی عەرەبیەکەش ئەو عەرەبیەی ئەو عوروبانە بزانی کە ئیسینادیان کردوتە سە قەسیدەکانی جاهیلیەت بۆ تەفسیرکردنی دینی ئیمڕۆ لە سەدەی 21 طبعا ئەمە قبولی نەکرد بۆ لەبەرەوەی زمانی عەرەبی لە دوو مەنتیقە سەرچاوە ئەگرێ یەمەن و مەسەلەن نەجد باشە لەو دوو مەنتیقەیە ئێستاش عەرەبی ئەسیل لەو دوو مەنتیقەیە ئەمان هاتن طبعا ئەمان نە کللتوریان هەیە نە تاریخیان هەیە نە شارستانێتیان هەیە هاتن مەسەلەن هاتنە وڵاتی ئێمە
ئێمە وڵاتی ئێمە بەڵێ یەمەنی و نەزدیەکان بەڵێ هاتن لە 23 هیجری هاتن ئێمە شارستانەتی میزۆپۆتامیامان هەبوو بەڵێ میزۆپۆتامیا چی لێژیا خۆ عەرەبێکی تیان نەبوو لا ابن أبي حديد المعتزلي يكيك العلماء هرا عظيمة كان معتزلة شرح نهج بلاغي كردوا نهج بلاغي إمام علي بلا الله إمام علي كلا سردمي خلافتي خوي لكوفة خطبة آية خلق تيناغن مزبورة مترجمة بانجكا يعني لكوفة كس عربي نزانيوا سيركا ئەم میزۆپۆتامیایە لە 23 کۆچی کە بەشێ لە مەلاکان ئەڵێن بابێ ئێمە بە خۆمان وتمان وەرە ورانێ مەلا هەیە ئەڵێ ئێمە چەند قاتێکی کوردیمان کۆ کردەوە ناردمان وتمانەوە سەحابە و هین لەبەری کە نەمە کاکتۆر وەڵایەوە سەرنجم بۆ شتێکتر ڕاچێگەر تۆ بەس مقاهینی ئەوە مەکە بە 2 دقە تەواو یەکەم بەڵێ ئەمان کە هاتن تۆ لە میزۆپۆتامیا کورد بووی کریستیان بووی ئەرمەن بووی جوو بوو زەردەشتی بوو ئەمانە ئەژیان بەڵێ وڵاتەکەی تۆی داگیر کرد وتی ئەبێ هینیش بکەن ئەنجە نوکتەیەکی زۆر خۆشەوە بە و نوکتەیە هین یەکەم ئەڵێ خالد بن وەلید هاتووە وتێتی یەڵڵا ئەبێ موسڵمان بن زەردەم ئیمامی عومەر رضی الله عنه وأرضاه ئەبێ موسڵمان بن جێی وتیانە باشە ئێمە دینی ئێوە چییە وتی یەک خوا بناسن زەردەشتیە مانەویەکانە کە زۆر لە عێراق بوون و بەشێکی زۆری کوردیژمانی بووە وتیان بابێ ئێمە باوەڕمان بێ خوا هەیە ئەبێ نوێژیش بکەن نوێژیشەکەین ڕۆژ و ڕۆژ حەجیژە هەموو ئەرکان و ڕوکنەکانی ئیسلامی هەبووە لای ئێمە ئیسلامی بەمانە دینە ئیلاهیەکە ئیمتیداد خۆ ئەمە لا نوفەریق بین ئەحەد من ڕوسولی هیچ پێغەمبەرێک لای ئێمە جیاواز نییە ئەڵێ دەبێ باوەڕ بە قورئان بکەن فەئەوترێ داواکەن کە قورئانەکەمان بدەنێ بزانێم ئاخر وانیە چۆن ئیمان بە شتێک بکەین کە نەمان بینیوە کاتە شادەی زوور وانیە ئەڵێ خالید دەڵێ ئێمە کۆمان نەکردوتەوە جارێ تۆ هاتووی شمشێر دەسە ملی من داناوە یا ئەبێ باوەڕ بەو کتێبەی من بکەی یانیش ئەبێ جزیم بدەیت تێ شەڕ لەگەڵ دەکەم کتێبەکە کۆ نەکراوەتەوە لەبەرەوەی دوایی لە زەمانی عوسمان کۆکرێتەوە فەیتر ئەو شەڕ و هینە دروستە بێ و بۆیە من لە ئیسلامی کوردی ئەوەم سەلماندووە کە لە سەقیفەی بەنی ساعیدا لەو ڕۆژەی کە پێغەمبەر ڕۆحەدا جارێ وەفاتی نەکردەوە وەسیەتەکەی جێبەجێ ناکرێت لە ڕەزیە و ملخەمیس ئەو ڕۆژە بۆتە ڕۆژێکی عەرەبیش عیلاقەی لە نبووەت نییە و ئەم شەڕانە شەڕی عەرەبە دژی نەتەوەکانی دیکە شەڕێکی داگیرکاریە بۆ ماڵ و مڵک و سەروەت و مەبەستە لەوەیە کە ئەوەی ئیسلام پێڵێ فتوحاتی ئیسلامی ئەمە فتوحاتی ئیسلامی نیە ئەمە غەزەواتی عەرەبی دواتر دەکرێت قسە لەسەر ئەمەش بکەین وڵا فتوحاتکە بابەتێکی گرنگە چکە ئەمەی کە هەیە لە من مەبەستم ئەوە بوو کە زمانەکە ئەو کاتە فەرز دەکرێت کە ئیتر خوا بەو زمانە هەر کلتوریش فەرز دەکرێت بەڵێ کلتورەکە فەرز دەکرێت خۆی ئەمەی کە کاکتۆر دواتر ومێ دەکەم بتوانین لە ئەڵلقەی تردا قسە لەسەر مەسەلەی فتوحاتیش بکەین چکە ڕێی زۆرە لەسەر مەسەلەی فتوحاتی ئیسلامیش کە بەتەنها بریتی نییە لە پرۆسەیەکی داگیرکاری هەمان کات بریتە لە پرۆسەیەکی پێشوازیکردنیش یعنی کە بەشێک لە خەڵکی ئەم ناوچانە پرۆژەی تعریبکردنەکەی کە ئێستاش دواتر قسە لەسەر هەردوو جانبەکەی دەکەین مەسەلەی بربەستەکانی بەردەم ریفۆرم لە جیهانی ئیسلامی بێگومان بربەستی زۆر هەیە بربەستی ڕۆشنبیری هەیە ینی سەقافی و تەقلیدی هەیە بربەستی فکری و عەقیدەیی هەیە بەڵام گرفت هەیە جگە لەوانە وەک کۆسپی ئابووری و فێرکاری ژین تعلیمیش هەیە کۆسپی کۆمەڵایەتی بەڵام لەسەر و هەموو ئەوانەوە بەدەر لە هەموو ئەوانە گرفتێکی تر هەیە کە لەناو خودی ریفۆرم خوازان خۆیانە ینی خۆیان ریفۆرم خوازەکان بوون بە کۆسب یعنی ئەمەش ڕەئیەکە ریفۆرم خوازەکان خۆیان تا ئەندازەیەک بوون بە کۆسب لە بەردەم پرۆسەی ریفۆرمکردنی جیهانی ئیسلامی ئایا ئەمە تا چەند ڕاستی تێدایە من هەز ناکەم ئەمە هین بێ ڕەنگە بەعزێکیان بە ناوی ینی هۆشیاری دینیان لاواز بۆ بەشێکیان سەقافەیەکی دینی پێویستیان نەبووە هێندێکیان دابوو نەرید پیرۆزکردنی دابوو نەرید کاریگەری لەسەرداناون ئەمە ڕەنگە بەشێکیان بێ بەڵام ئەم کەسەی کە بەڕاستی ترسی شەوە ئەفوتخوا بۆی قسەکە تەواو بێت ترسی شەوە لەوەی کە کۆمەلگا تەجزی ئەبێ ینی ریفۆرم خوازەکان ئەومە ترسیشان هەبوو هێندێک جار بۆی کۆمەلگا دابەش نەبێ ئیستیغنایان لە هێندێک شت کرد بێ خۆی سیر کە ئێمە یەکەم مەرج مەبەستەمە ڕەئیە دروستە یەکەم مەرج بۆ ئەوەی بە کەسێک بوترێ کەسێکی ریفۆرم کارە ئەبێ ئەم کەسە ئازاد بێ جەریء بێ ئازاد بێ
ئازاد بێ و بجەری سەر بە مەسەلەن لایەنێکی سیاسی و قەومی و هین نەبێ. دوو پۆپۆلیست نەبێ، ئەمەی بیەوێ شعبەوی نەبێ، یعنی دڵی خەڵک ڕازی بکە و نازانم کۆمەڵگە و ڕاست تێگەی. سێ ئەم ئەتڕۆحە فکریەی هەیەی چەنە لە پێش عقلێتی کۆمەلگا بێتن و ئەمە سڵ لەمە نەکاتەوە، گرنگەوەش تەڕحی بکاتن. بەڵام تۆ ڕاستەکەی ئەمە لە ناو خۆیان کۆمەڵێک شتیان دروست کرد. ئێستا سیرکە مەسەلەن کتێبە کەلامیەکان ئەمانەی علم الکەلام بخوێنەرەوە، چۆن دروستبوونی مەذهبی ئەشعەریەت آخر ئەلێرە ئینشقاقێکی گەورە دروست بوو. ئەشعەریەت هات خۆی فێری علم الکەلام کرد، زانستی کەلام بەڕستەیەک بۆی تعریفکەم بۆی بینە بزانن. زانستی کەلام بە کورتی بەکارهێنانی عقل لە چوارچێوەی دەق، ئیعمال العقل في النقل. یعنی ئێمە بڵێنە و ئایەتە صریحە محکەمە ئەمەیە ئەیهێنین، ئەی عقل چۆن ئەمە هەزمەکە لەبەرەوەی خوداوەند ڕستەیەک نانێرێ ئەو عقڵی کە خۆی دروستی کرد بێتن هەڵی نەگرێتن. تێگەی؟ چونکە ئەگەر ڕستەکە لە توانایدا نەبێ مامەڵەی بکالێکی بەڵێ چۆن ئەگەر ڕستەکە گەورەتر بێ لە عقڵەکە ئەو کاتە مرۆڤ مکەلەف نابێ، لەسەر مرۆڤەکە واجب بوو ئەرێک نییە کە جێبەجێ بکە. عقل دێ دەبێ ئەمە تەحلیل بکە و پاشان ریفۆرم پێتەڵێ ئەم دەقا چۆن خزمەتی ئێستای مرۆڤەکە، چونکە ئاین وەکو پەیامێکی ئیلاهی بۆ خزمەتی مرۆڤ هاتووە. ئێمە گوتاری ئاینی ئەگەر گوێ بگری لە عالەمی ئیسلامی ئەڵێ ئێمە هاتوون خزمەتی ئەو دینە بکەین. خۆی ئەم دینە کۆمەڵی کتێبە، چۆن خزمەتی کۆمەڵە کتێبەکەی؟ مەسەلەن زەرکەشە و زەخرەفە و هینی بۆ دروستەکەی بە ئاوی ئاڵتون ئەینووسیتەوە، یاخود ئەم دەقە ئەیهێنی پراکتیکێکی کە ژیانێکی جوانترت باتێ، پێشکەوتوترت باتێ، وەکومی ئەمر ئەوروپا ئێستا هەیە. ئێسامان کافرین، ئێمە کافرینیان ئەمان باش نییە؟ ئەمە علم الکەلام بوو کە عقل بەکاربێنی. کێ حامیلی یعنی هەڵگری ئاڵای ڕۆشنگەری و ریفۆرم بوو؟ معتەزیلەکان مەجالێکی زۆر و گەورەترین زاناکانی ئەو سەردەمە لەگەڵ معتەزیلە بوو. بەرامبەریان کێوەستان کۆمەڵێک وەستان بە ناوی حەنابیلە، وتیان ئێمە سەلەفی ساڵح قورئان و سنەت، ئەمە شیعاریان بوو. مع ذلك معتەزیلەش قورئان و سنەت بوو، بەڵام بە پێوەری عقل. ئەوەی پێڵێن عقل پێش دەق بخە، عقلەکە چیمان بۆ بەرهەمهێنێ. بەڵێ لەو نێوەندە شتێک دروست بوو بە ناوی ئەشاعیرە. ئەبوو حەسەنی ئەشعەری کە خۆشی معتەزیلە بوو دوایی دێتن، ئەبوو حەسەنی ئەشعەری دەڵێ نا ئێوە وەرن خەڵکی سەلەفیەت و هین تۆزە فێری علم الکەلام و عقل ببن. بۆ فێر بن بۆی بە سیلاحی خۆیان شەڕیان لەگەڵ بکەینەوە. تێگەی؟ بەڵێ یعنی مەسەلەن دەڵێن ئیمامی کەرەسەیەکی معریفی پێبێ کە خۆیان دەڵێن چ بۆی شەڕی بە کەرستەی ئەمان شەڕیان لەگەڵ بکەنەوە. دێن بە کەرستەی ئەمان ئەو شەڕ ئەکەن لە مزگەوت و مەجلیس و ئەوە تەکفیرەکەی خۆشیان بەردەوامە. مع ذلك لای کابرای ریفۆرم قەت تەکفیر نییە. کەسێکی ریفۆرم خواست لە هیچ جینێک لە سەرانسەری مێژوو تەکفیر نییە، وە کوشتنیش نییە، وەکو ڤۆڵتێرە لە مێژوو نەمان بیقاندن نابێ هەبێ لە لای کابرای ئوسولی هەیەتی، کابرای متەدەینی ئوسولی چەق بەستوو ئەمەی هەیە. باشە ئیتر بەم جۆرە ئەشعەری نقطەی ئینهیاری عالەمی ئیسلامیە کە ئیتر دەبێ عەقڵ بوەستێ و دەبێ ئیجتیهاد بوەستێ. ئاخر ئێمە شتێکی دیکەمان هەیە لە هینی ئیسلامی بە ناوی ئیجتیهاد، و شتێکیان دروست کرد لا ئیجتیهادە فی مەورد النەص. تۆ نابێ ئیجتیهاد بکەی، واتە تۆ نابێ بیر بکەیتەوە. ئیجتیهاد یعنی بیرکردنەوە، نابێ بیر بکەیتەوە لە مەسەلەیە کە دەقیتیایە. مع ذلك ئەمە ئەگەر بگەڕێنینەوە سەردەمی خولەفای ڕاشدین، ئێمە نزیکەی 120 پرسمان هەیە کە عومەر بن خەتاب دەقی قورئانی لەسرە تێیدا ئیجتیهادی کردووە. 120 خۆی تێیدا کردووە. ئەمە ئەی سەبەب چێ دواتر ئەم ئیجتیهادە ڕێگای لێ دەگیرێ نابێ ئەڵێ ئەشعەریەکان ئاوا ئەڵێن بۆ یەک لەو پرسانەیەوەی جەنابەت باست کردوتیان پەرتەوازەیی دروستە بێ لە ناو عالەمیدا.
دەسەڵات ئەمە خەڵکەکەی ئێوە هەڵەگەڕێتەوە، خەڵکەکەی ئێوە ئاسایشی نەتەوەی تێکەچێ ئەم مۆستەلەحاتانە ئەمانەی کە ئێستا ئوترێتەوە ئەمانە زۆر کۆرە نەزانی. من کە سەیری ئەم گوتارە ئاینی لە عالەمی ئیسلامی یەکەم بەگشتی ینی ڕێک قەرنەکانی 1 و 2 هینم بیرەکەوێتەوە زانی هیچی تازە نییە، هیچی تازە نییە، هەمان ئەمەیە ئاسایشی نەتەوە کاکە ئێوە مەرزەکان داگیرەکەن، ئێوە نەوتت بن بیبن، بەس دینەکەمان مەبن، بەس بابە خۆ دینی تۆ نییە، دینی خوایە. پاشان مخاتەبەی هەموو ئینسانێکی کردووە، پاشان چه ئینسانێک هەیە عاقڵ بێ بیەوێ قیامەتی خۆی لە ئستاز بابینە سەر بابەتێکی تر بەڕاستی پێم وایە بابەتێکی گرنگە، ینی لە ناو جیهانی ئیسلامیدا ئێمە سوورەکە بەم شێوەیە نەگەینێت. لای خۆشت معلومە و لە کتێبەکانیشت ئاماژت پێداوە لە بەشێک لە کتێبەکان کە عالەمی ئیسلامیش تایبەت لە سەردەمی عەباسیەکاندا کە ئەم بوژانەوە لە مەجای فکری و زانست و عەقڵانیەت و سەرهەڵدانی ینی کۆمەڵێک لەم ڕەوتە لە مفەکیر و بیرکەرەوەی گەورە بەڕاستی ناو عالەمی ئیسلامی تەویلی جیاواز لە مەجای زانست، لە مەجای چیمیا، لە مەجای پزیشکی، حتا لە مەجای هونەر، ینی ئەوانە خەڵکێکی زۆر گەورە عەقڵی زۆر گەورە دەرکەوتن. ئەوەی کە خۆشە لە کتێبەکەدا ئاماژەت پێداوە لە فەلسەفەی ئیسلامی لە سەدەی 8 بۆ سەدەی 13 ناوی زۆریان تێناوە، باس لە کارەکانیان کردو و لەو داهێنانە فکریە گەورانیش کە هێناویان ناو عالەمی ئیسلامی و لە سەردەمی عەباسیەکاندا تایبەت تقریبا. هێندێک جار ئەوەمان بۆ دەردەکەوێت کە لە ناو جیهانی ئیسلامیش ینی خەلیفەی مسلمانان بۆ نمونە کەسێکی وەکو مەئمون، کەسێکی وەکو موعتەسیم بالله، یعنی ئەوانە ڕێگر نەبوون لە بەردەم کەسێکی وەکو فەیلسوفێکی گەورەی وەکو کیندی، یعنی کە بەدامەزرێنەری فەلسەفەی ئیسلامی داهەندرێت کە وا ناوزەت دەکرێت، وا تەسمیە دەکرێت مؤسسی فەلسەفەی ئیسلامیە. یعنی موعتەسیم بالله، مەئمون، ئەوانە پشتیوانی دەکەن، بایەخی پێدەدەن، هانی دەدەن، ینی نەتەکفیری دەکەن، خۆشیان خەلیفەی مسلمانانن. بەڵام کیندی دێ مەسلەی شەرع و فەلسەفە و ئەوانە تێکەڵ بە یەک دەکات تا ئەندازەیەکی گەورە، بەڵام ئەوانە ڕێگر نابن لە بەردەمی کەچی لە دوا کۆتایەکانی ژیانیدا، کۆتایەکانی ژیانی کیندی تەمەشا دەکەین کە کەسێکی وەکو متەوەکل دێ، متەوەکل ئەمە مەبەستمە لەوە یەک نقطە تەرکیزی بکەینە سەر متەوەکل چ پەیوەندێکی بەدینەوە هەیە کە ئەم بایەخدانە لە سەردەمی ئەو بە فەلسەفە و بە کیندی نامێنێ. ئەمە یەک. دووەم متەوەکل هەر خۆی کە دش بە فکر و ینی کەسێک کە بەستەمکاری یاخود بڵێن بە ستەمکارێکی وا ناسراوە لە ناو دەسەڵاتی عەباسیدا کە دش بە فکرە، دش بە بیرکردنەوەی جیاوازە، دش بە تەئویلی جیاوازە. ئەمە پەیوەندی چی بەدینەوە هەیە؟ پەیوەندی بە خودی متەوەکیلەوە هەیە. مەئمون بایەخی پێدا و موعتەسیم بالله بایەخی پێدا، بەڵام تەمەشا دەکەی متەوەکیل ڕێگای لێ دەگرێت. یعنی کەواتە پەیوەندی بە جەوهەری دینەکەەوە نییە، چکە هەردوو چار خاوەنی یەک دینن وەنیا. وقل ربي زدني علما مثلا حتى علمك دیاری نەکردووە قورئان کە ئەڵێ دوعا بکە بڵێ خوایە زانینم زیاد بکە، نەیوتوە زانینەکە چییە. ڕاست زانینەکە بە معنای عام هات، ئەو علمە لە کۆن بە معنای معریفەی بێحدود دێتن. ئەمە ئەگەڕێتەوە سەر شخصەکەی خۆیان، مەسەن کەسایەتێکی وەکو مەئمون لە مناڵیەوە خوێنەوار بووە و حەزی بە کولتور بووە، حەزی بە سەقافە بووە. اینجا ئەم سەردەمە جارێ هێشتا نەگەیشت بووە ئەمەی کە زانست جیا بکرێتەوە لە فەلسەفە، هەر یەک بووە. بۆیە مەسەلەن کەسێک وەکو کیندی لە هەموو هینێکی نووسیوە، لەسەر مۆسیقا نووسێ، لەسەر طب ئەنووسێ، لەسەر فەلسەفە نووسێ، لەسەر شەریع، لەسەر هەموویانە نووسێتن. بۆی ئەمە هەبووە. بەڵام دوجار کە کەسێکی وەکو کاک موعتەسم دێ، ئەم کەسێک بووە حەزی لە ڕاو مثلا متوكل يعني معتصم شر باخي بيداوه بله ما انكارنا متوكل لما يدوات كاك متوكل كحزي بجواري وبحرم ساو بمعنى بوا اصلا فكري لا مهم نبوا جگە لەوەی ئەتوانین بڵێ خەلەلێکی دیکە هەبوو ئەم کاتە لەنێو باساوەکەچی ینی هەردووچی هەر یەک تێک ئیرادەی شخصیە بەستم لەوەی ینی کەواتە پەیوەندی بە جەوهەری دینەوە نییە. ئەو مۆستەلەحە کە دروست کرا خەلیفە ئەمە زۆر غەڵەت بوو. جارێ لە ئەوەلەوە پێ ئەڵێن ئێمە غەڵەتەکانەوە نە زۆرە دکتۆر، ینی ئەگەر سەدان حەلقەدا بنیشین بەس غەڵەتەکان ڕاست بکەینەوە. مەسەلەن خەلیفە کێ بێزەحمەت تۆی نا خەلیفە؟
باشە تۆ خەلیفەی کێی؟ خەلیفەی یعنی جێنشین. جێنشین بەڵێ. جێنشینی پێغەمبەری نەخێوانیە. بڵێن ئەبوو بەکری سیدیق ڕەزای خوای لێ بێت جێنشینی پێغەمبەرە نەخێر، لەبەرەوەی هیچ دەقێکی سەریحمان نییە کە پێغەمبەر بڵێ لە دوای من ئەبوو بەکر جێنشینی منە. تەنانەت کە ئەوەی زۆر گوێمان لێ بێ ئەڵێ عەلا مینبەری ڕەسوولی الله، ئەڵێ تۆ لەسەر مینبەری پێغەمبەری بانخوازەکان بێتر ئەڵێ ئەمە مینبەری پێغەمبەر نییە. تەنانەت ئەبوو بەکر دوای وەفاتی پێغەمبەر کە یەکەم جومعە ئێوێ خوتبە بە ناچێتە سەپلیکانەکەی پێغەمبەر لە خوار ئەو ئەوەستێ. کەس جێنشینی پێغەمبەر نییە دوای پێغەمبەر، چونکە من نبووەتە، ئەمە وەزیفە نییە، ئەمە نبووەتەوە. نبووەتیش چێ جاویەتی؟ خوا داویەتی. باش نییە؟ ئەمە دوایی باس لەوە ئەکەین مەسەڵەن ئەو ڕەئیانەی کە موعتەزیلە و شیعەی ئەوائیل و ئیباضی و ئەمانە ئەڵێن ئیمام عەلی جێنشینە، ئەم مەوزوعێکی دیکەیە، بۆیە کەس جێنشین نییە. ئەم خەلیفەیە کە دروستیەکەی مصطلحێکی هەوائیە، حتى دوای عمر بن خەطاب خۆی ئەڵێ كانت خلافة أبي بكر فەلتەیەک بوو لە دەستچوو. ئەمەش مۆزوعێکە زۆر هەڵیەگرێ. ئەمانە کە هاتن وتیان ئێمە خەلیفەی کێ؟ مەسەلەن معاویە یەکەم کەسە دەڵێ ئەنا ظیل الله في الأرض، من سێبەری خوا خوددام لەسەر زەوی، یعنی کە تۆ سێبەری خوای دەسەڵاتی خوای دەسەڵاتی ڕەهات هەیە. طبعا بەیانی بۆمان هەیە بڵێن میدیا هەمووی کوفر و ئیلحادە میدیاگان لە ناوبەرن، و بۆشمان هەیە بڵێن نەخێر میدیا شتێکی باشە و کاتە ئەڵێن ئەو ویستی خوددایە لەسەرەوەی لە ناو بچێ، نەخێر ئەمە ویستی خوددایە کە بمێنێ. جا خەلیفەکان ئاوا تەعامولیان کردووە. ئەگەر چی ئەم هینانەی کە باسی شەکەی فەیلسوفە ئیسلامیەکان عاریفەکان هەموویان دەربەدەر بوون، هەموویان لە ماڵێک یا لە شوێنێکی ئەمە دوایی هینەکەن دواییان سووتێنرا بەشێکیان ئەکوژرێن، بەشێکیان دەربەدەرە. کەسێکی وەکو زریاب کە کووردە دەرەکرێت، خەڵکی دەشتاییەکانی نینەوایە دەریەکەن لە سەردەمی هاڕۆن ڕەشید ئەچێ لە ئیسپانیا ئەندەلوس ئەو کات پێیانەوت گەورەترین مەدرسەی مۆسیقا دروستەکە، زانستی ئەتەکێت دائەنێ، زانستی جلوبەرگ و ئەمانە دائەنێ. ڕۆژهەڵات وابزانام بەکەرەکەی جەید ئینجەمە بەستم چییە؟ خۆ لەو کاتەش ئەمەی حکمی ئەندەلوسیانە کرد مسلمان بوون، بەڵام پاشماوەی دەوڵەتی بەنی ئومەیە بوون لەوێ حکمیانە کرد. بۆیە خەلیفەکان میزاجی بوونە و بە ناوی خوا حکمیانە کرد، و مەلاکانیش لەگەڵ ئەمان بە ناوی خوا قسەیانە کرد، و لا یەزالیش نەفسی واتە ئێمە لا یەزال دەسەڵاتدار لە جیهانی ئیسلامی وەکو سێبەری خوا سەیرەکرێ ڕێک ئەوەی معاویە بن ئەبی سوفیان. واتە ئێمە گەیشتن نەتیجەی ئەمە و مەلاکانیش بە ناوی خوا قسە ئەکەن ڕێک ئەمەیە کە خودی گرفتەکە لە جەوهەری دین نییە، نەخێر گرفتەکە لە لێکدانەوەی دینە، لە تەفسیرکردنە، لە تەویلکردن و لەو مزاجە شخصیە کە دەسەڵاتدارێک دەتوانێت سیفەتی خودایی هەڵبگرێت لەسەر زەوی لە سەپاندنی ئەو کللتورە عەرەبیە بیابانەیە لەسەر عەقڵیەتی هەر تاکێک کە دێتە ناو دەوڵەتی ئیسلامی یان سنووری ئیسلامی. پێت وایە خۆی ریفۆرم دەستکاریکردنی ژیانی گشتیە، ژیانی کۆمەڵایەتیە، ژیانی سیاسیە، ژیانی ئابوووریە و دەستکاریکردنی ئاسی هوشیاری و ئەم ستراکچەرە کۆمەڵایەتی و سایکۆلۆژیای یەک تاک بەتاجی کۆمەڵگایە دوجار بۆی کەوا بتوانێت لەسەر فۆرمێک یاخود شێوازێک لە ریفۆرم ڕای بهێنێ کە ژیان پێویستی بەم جۆرە نوێبوونەوە هەیە، کە ژیان پێویستی بەم جۆرە لە گۆڕانکاری هەیە. ریفۆرم لە ناو دنیای عەلمانیش نەتەنها لە ناو جیهانی ئیسلامی، لە ناو عالەمی ئەوروپیشدا هەر قورسە، و ئێستاش تا ئەندازەیەکی گەورە ئەو کۆمەڵگەیانی کە دەست و پەنجیان لەگەڵ ریفۆرم و نوێبوونەوە وەرگرتنی شتی نوێ نەرم نەکردووە، شتی نوێم بەستم شتی مادی نییە. ئێمە شتە مادیەکان بە ئاسانی عالەمی ئیسلامی پێشوازی لە یەکاو دێنتە ناو ماڵەکەی، بەڵام دوجار ئەو شتانەی کە دەتوانێت کاریگەری لەسەر عەقڵ هەبێت، لەسەر لێکدانەوەی جیاواز هەبێت، لەسەر بەرهەمهێنانی جیاواز هەبێت، ئەمە بە ئاسانی قبوڵ ناکرێت، یعنی ناتوانێت پەیکەری کۆمەڵایەتی بگۆڕێت. ریفۆرم بەبێ نوێبوونەوەی گوتاری دینی ئیمکانی سەرکەوتنی هەیە، ینی ئەم گوتارە دینیە، ئەم معریفە دینیە، ئەم جۆرە لە دینداریە نابێت دەستکاری بکرێ بۆی کەوا تۆ بتوانین ریفۆرم بکەی تا چەند ئومێدی ئەم دەستکاریکردن هەیە لە جیهانی ئیسلامی. ئەگەر گوتاری ئاینی دەستکاری نەکرێتن کەواتە هیچ شتێکمان نەکردووە. ئێمە ئەزانی دواکەوتویی جیهانی ئیسلامی لە گوتاری ئاینی گەیشتە ئەوەی مەسی کەسێکی وەکو ماکرۆن
وتی کاکە ئێوە گوتاری ئاینتان بگۆڕن. کەسێکی وەکو بایدن کاکە ئێوە گوتاری ئاینتان بگۆڕن، ئیسلام بۆتە فۆبیا. ئێستا خەڵک ئەڵێ ئیسلام و فۆبیا. لە ئەوروپا کە ئەڵێ محەممەد کابراڵێ بمب، یعنی کەئەنەهو محەممەد عليه الصلاة والسلام بۆ تەقینەوە هات، بۆ خەڵک کوشتن، ڕەحمەتە للعالەمین نەبوو. تۆ پێت وایە ئەمە کۆمەڵە خەڵکێکن وایان کردووە ئەم دیمەنە ناشرین خودی دین ئەمە نییە. نە، مەبەستم دواکەوتووی ریفۆرمی عالەمی ئیسلامی وای کرد کە دەرەوە پێمان بڵێ کاکە ئێوە پێداچوونەیەک بۆ ژیانی خۆتان بکەن. وە سەیر کە ئێمە ریفۆرم گوتارە ئاینەکەی لێبەرە دەرەوە، ریفۆرم لە شتی دیکە چۆنەیکەین. مەسەلەن ئێمەیەین وەکو هەموو دنیا سۆشیال میدیا بەکارەهێنین، باش تویتەرە، مەسەلەن تیکتۆکە، ئینستاگرامە، ئەوەیە. بەڵام سۆشیال میدیای ئێمە فەرقی چێ لەگەڵ سۆشیال میدیای ئەوروپیە؟ ئێمە جیهاد هینمان هەیە، جیهادی ئەوەی بلۆککردن و نازانم چی. باشە، هی ئێمە تونوتیژی بڵاوەکەنەوە، هی ئێمە پەیامی مەسەلەن شەڕ و تێنووی بۆ شەڕ و ڕەتکردنەوە و قبول نەکردنی ئەوی تر و ئەمە ئەوەی دیکە بالعکسی هەیە. بۆیە من پێشتری ژووتومە تاکە یا گەورەترین خەلفیەی ڕۆشنگەری ڕۆشنبیری میلەتی ئێمە ئاینە، و ئەو ئاینەشیان وا لێ کردووە فوقەها و مفەسرینەکان قسە لەسەر هەموو شتێک بکەن، قسە لەسەر تەنانەت دانیشتنێک لەسەر کورسی حکم تا دانیشتنێک و خۆیان ئەڵێن لە توالێت چیەکەی، ئەوەشیان قسەیان لەسەر کردووە. بۆیە ئەگەر ریفۆرم لە ئاین نەکرێ، ریفۆرم لە گوتاری ئاین نەکرێ، هیچ ریفۆرمێکی دیکە دەوری نامێنێ. چونکە دوجار ئەڵێ بابە ئەمە ئاین، ئەمە گوتاری ئیلاهیە، بەدە قسە لەگەڵ دەکە. بەڵێ نەک تێکستی پیرۆس، نەک خۆی ئێمە مشکیلەکەمان چییە دکتۆر؟ میلەتی ئێمە لە عالەمی ئیسلامی خۆخوا ناپەرستێ، ئیمامەکان نەپەرستێ. وەکو پێم وتی ئەڵێ بابە ئیبن تەیمیە وای وتوە، ئیبن قەییم وای وتوە، تۆچی یان ئەوانەی وەهابیەکانی ئێستا مەسەڵەن قسەی لەگەڵەکەی ئەڵێ بابە ئیبن باز وای وت، ئیبن عوثەیمین وای وت، تۆچی من لە سعودیە بووم ئەم قسانەیان نەکرد، دەزانی لەوانەیە خۆشمان بە خەڵکمان فرۆشت بێتەوە ئەو نەوعە جوملانە. بۆیە ئێمە لە عالەمی ئیسلامی خەڵکە پەرستین، کۆمەڵێ بتمان دروست کردووە و زۆر جار ئێمە کۆمەڵێ تێکستوهی نەپەرستی، خوددا ناپەرستین. ئەجینا کڕۆک و جەوهەری تێگەیشتن لە خوا خۆشەویستیە بەیەکەوە ژیانە، و خوددا ئەم جیاوازی لە گەردوونا دروست کردووە. هو الذي خلقكم فمنكم كافر ومنكم مؤمن. ئەو ئێمەی دروست کرد و لە ئێمەی وا دروست کرد کەسێک کافر بێ و کەسێکی دیکە ئیمانار بێ، یعنی ئەمە ویستی خوداییە. ئایا تۆ ویستی خودایت قبول نییە؟ ویستی خودایت قبول نییە چیەکەی؟ خۆتە قێنیتەوە؟ نامن ویستی خوداییم قبوڵە وەکو خوددا. ئێمە ئەگەر کاتمان مابێتن، وەڵا کاتەکەمان وابزان بەرەو تەواو بوون دەچێ ئەگەر سیرکە لە زنجیرەکانی تردا دەکرێت. ئەمەوێ ئەخیر قسە بۆی ببێتە بەرنامەی داهات و قسە لەسەرەوە بکەین چۆن یەکەمین کەس کە داوای ریفۆرمەکاتن شەیتانە بەرامبەر بە مەلائیکەتەکان. لەو چیرۆکە دەست پێەکەین و بە ئاەتی تەوراتی و قورئان و وەکینزە ڕەبای سابی ئەیمەندا ئیشتەی سلمێ. دەست خۆش بێ. زۆر سپاس کاک دکتۆر. بینەرانی بەڕێز لێردا هاتینە کۆتایی زنجیرەی دووەمی ئەم بەرنامەیە، بەرنامەی پرسیار و گفتوگۆ. لە زنجیرەی سێمدا ئەم بەرنامەیە درێژەی دەبێت، ئەم گفتوگۆیە درێژەی دەبێت، دەچینە سەر کۆمەڵێ پرس و بابەتی جیاواز لە پەیوەند بە کۆمەلگەی کوردی و ڕۆڵی ریفۆرمی دینی لەناو کۆمەلگەی کوردی و ئەو پیاوە ئاینی و ئەو کەسایەتی ئاینیانەی کە ناو کۆمەلگەی کوردیدا هەوڵیان داوە جۆرێک لە ڕوئیا و جۆرێک لە دیدگای جیاوازیان هەبێت لەسەر کۆمەڵێ تێکست و کۆمەڵێ لێکدانەوەی دینی جیاوازی تەقلیدی تا چەند یاخود ئەو جوڵە هونەری و شعریانەی ئەدەبیانەی کە ناو کۆمەلگەی کوردیداە زۆر جار ڕوبەڕووی تەکفیر و زۆر جار ڕوبەڕووی ڕەتکردنەوە تەنان ڕوبەڕووی مەترسی لە ناوبردون و کوشتن و کۆتایی هێنان مەترسی لەسەر ژیانیان بوونەوە. دەمانوێت لە ئەڵلقەکانی داهاتوودا قسە لەسەر ئەم بابەتانە بکەین و تا ئەو کاتێک خۆشتانە بێت. زۆر سپاس دکتۆر جان، دەست خۆش بێ.